بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەمڕۆ 100 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر واژۆکەوتنی ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ لە نێوان وڵاتانی جلهێزی بەریتانیا و فەڕەنسا و ڕووسیادا. ئەم ڕێکەوتنامەیە بۆ یەکەمین جار کوردستانی لە ڕووی کردەییەوە لە ڕووی نەخشەی ناوچەکەەوە لە نێوان ئەو دەوڵەتە جلهێزاندا دابەش کرد. ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ زامێکی قوڵە لە ناو جەستەی مێژووی سیاسی کووردا. چکە لەم ساتە وەختەدا کورد بۆ یەکەمین جار دابەشبوونێکی کردەیی بەو شێوەی بەخۆیەوە بینی سنوورەکانی جارێکتر پارچەکانی کوردستانی لێکدا بڕی. لەم دیدارە تایبەتەدا هەوڵ دەدەین قسە لەسەر ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ لە چەند ڕوویەکەوە بکەین بە تایبەتی ئەو باس و بابەتانەی کە پەیوەستە بە ڕۆژگاری ئەمڕۆی کوردەوە. ئایا ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ کاریگەری و گرنگی چێ لە ناو مێژووی سیاسی کووردا؟ ئایا هێزەکانی خۆراوەوە ئەو ئەفسەر و میسیۆنێر و نێرداوانەی کە لە خۆراوە ئاهاتنە ناوچەکە هیچ کاریگەریەکیان نەبوو بۆ ئەوەی ڕێگە خۆشکەن تاوەکو ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ ببەسرێت و ناوچەکانی کوردستان بە وڵاتانی تری ناوچەکەەوە دابەش بکرێت؟ ئایا ڕایاڵەکانی نێوان پەیماننامەی سایکس-پیکۆ لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا چییە؟ ئەمە تەوەری سەرەکی دیداری تایبەتی ئەمڕۆمانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆرە کوردستان عومەر محەممەد مامۆستا لە زانکۆی سلێمانی، دکتۆر هیوا عەزیز سەعید مامۆستا لە زانکۆی سلێمانی، دکتۆرە سروە ئەسعەد سابر مامۆستا لە زانکۆی سەلاحەدین بەخێربێن بۆ ئەم بەرنامەیە. دکتۆرە کوردستان، بایەخی مێژوو و کاریگەری مێژوو چییە بۆ ئێمەی کورد لە ئێستا تا بیزین هەروەکو ئێوە لە توێژینەوەکەتانە کە پێشکەشتان کرد لە تایبەت بە ئەوەی کە تایبەت بە کۆنفرانسی ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ قسەتان لەسەر هۆشیاری کرد، هۆشیاری مێژووی لە لای خوێندکار و لای ئەو توێژەی کە توێژێکی وشیارە لەناو کۆمەڵگای کوردیدا. سپاس. طبعا ناونیشانی توێژینەوەکەم لەم کۆنفرانسەیە هۆشیاری خوێندکارانی زانکۆی سەبارەت بە ڕووداوە مێژوویەکان ڕێکەوتنامەی سایکس-پیکۆشمان وەک نمونەیەک بەکارهێناوە و هەوڵمان ناوە بزان ئاستی هۆشیاری خوێندکارانی زانکۆ سەبارەت بەم حەدەسە تەریخیە سەبارەت بەم ڕووداوە مێژوویە چۆنە. یەکێک لە ئامانجە هەرە سەرەکیەکانمان بووە لە توێژینەوەکەدا کاتی لە خوێندکاری زانکۆ دەپرسیت ئایا هۆشیاریت هەیە سەبارەت بە ڕووداوە مێژوویەکان. طبعا لە 85.5 خوێندکاران لەم توێژینەوەی منە ئاماژیان بەوەیاوە لە نمونەیەکی 228ەکەی لە دوو کۆلێجی زانستی و دوو کۆلێجی مرۆڤایەتی کە هۆشیاریان هەیە سەبارەت بە ڕووداوە مێژوویەکان کە ئەمە سەرەتا وەک هەنگاوی یەکەم دڵخۆشکەرەیە، شوێنی پێشبینیکردنە، شوێنی دڵخۆشیە بۆ هەموو یەکێ لە ئێمە کە لە 85 خوێندکاری زانکۆ کە گەنجی ئەم وڵاتن هۆشیاریان هەبێ سەبارەت بە ڕووداوێکی مێژووی سەبارەت بە هەر ڕووداوێکی مێژووی. بەڵام دواتر دێنە سەر سایکس-پیکۆ کاتی پرسیارێکی کەی لێ دەکەی پێی دەڵێ ئەی شتێکت بیستووە بە ناوی سایکس-پیکۆوە. هەرچەندە ڕێژەیەکی زۆری خوێندکاران کە ڕێژەی لە 69.35 خوێندکارانە ئاماژە بەوە دەدەن بەڵێ شتێکمان بیستووە بە ناوی سایکس-پیکۆ، پێی دەڵێن پێناسەیەکی سایکس-پیکۆم بۆ بکە. لێرەدا خوێندکاران تەنها لە چەند وشەیەکدا نەبێ ناتوانن تێپەڕن بۆ ئەوەی کە پێناسەی چەمکی سایکس-پیکۆ ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ بکەن. ببوورە مامۆستا ینی پێشی ئەوە گەر سایکس-پیکۆ باس بکەین، بەڵام ئایا ینی ئەم جۆرە توێژینەوانە ئێستا لە ناو توێژی خوێندکاران و لە ناو توێژەکانی تری کۆمەلگا بە شێوەیەکی گشتی کەمە سەبارەت بە وشیاری مێژووی کە ئەمە جێگەی دڵخۆشیە ئەمە کراوە. بەڵام ئایا یعنی هۆکاری چی بوو تۆ گەڕایتەوە بۆ ناو خوێندکاران و بیرت لەوە کردەوە لەسەر بابەتێکی مێژووی ڕاپرسیان لەناوە بکەیت؟ طبعا بابەتەکەی من بابەتەکەی سۆسیۆ مێژوویە، یعنی ئەچینە ناو مەیدانەوە، بابەتەکە سۆسیۆلۆژیە، ئەچیتە ناو مەیدانەوە بە میتۆدیکی و ماڵی کۆمەڵاتی مەسحی ئیجتیماعی زانیاری وەرەگری، زانیاری وەرگرتووە لەسەر حەدەسێکی تاریخی. ویستومە لەسەر ئەم بابەتە مێژوویە زانیاری و معلوماتەکانم کۆکەمەوە. ئایا خوێندکاری زانکۆ زانیاری هەیە لەسەر ڕووداوی مێژووی؟ مەفروزە خوێندکاری زانکۆواتە گەنجی ئەم وڵاتە. من ویستومە واقعی گەنجی ئەم وڵاتە بخوێنمەوە، گەنجەکانی ئەم وڵات طبعا خوێندکاری زانکۆ بۆ یعنی بۆ مێژووت هەڵبژارد. بابەتەکە ویستم بزانم طبعا ئەمە کێشەی توێژینەوەکەی کێشەی هەر توێژینەوەیەک ئەبێ لە مێشکی باحسا وجودی هەبێ بوونی هەبێ. دایمە ویستومە ئەو پرسیارم لەلا دروست بووە لە مێشکمان گەڵاڵە بووە ئایا خوێندکاری زانکۆ وەک پێویست هۆشیاری هەیە سەبارەت بە بابەتێکی مێژووی؟ بۆ نمونە سایکس-پیکۆ کە لەمڕۆدا ئەمڕۆ یادی 100 ساڵەی سایکس-پیکۆیە بە دەرفەتم زانی کە وەڵامی ئەم پرسیارە بەمەوە لای خۆم بە شێوەیەکی ئەکادمی، ینی لە بەرواری سایکس-پیکۆیە بە دەرفەتم زانی ئەم وەڵامم دەستکەوێت.
بەڕای جەنابەت یعنی پێت وایە خەڵکی کوردستان و خوێندکاران و ئەو توێژەی کە توێژێکی وشیارن لە نێوەندە ئەکادیمی و زانکۆیەکانە یعنی جیاواز لەو ڕاپرسی کردوتە بێ ئاگان لە بابەتە مێژویەکان و لە مێژووی ڕابردی خۆیان تاوەکو ئەمڕۆ لە دوێنێەوە بخوێنەوە نە ئەڵێن بێ ئاگان نە ئەڵێن بە ئاگان چۆنی ئەڵێن بێ ئاگان لە تەفاسیلە وردەکانی ڕێکەوتن نامەکەیە هەر حەدەسێکی تاریخی کە بێ بەڵام بە ئاگان لە عنوانی ڕێکەوتن نامەکە بۆ نمونە یا هەر حەدەسێکی تر بێ هەر ڕووداوێکی مێژووی تر بێ بە ئاگایە کە شتێک هەیە ناوی سایکس پیکۆیە کوردستانی گەورەی دابش کردووە بۆ چەند پارچەیە بەڵام تەفاسیلە وردەکانی خوێندکاری زانکۆ گەنجی ئەم وڵاتە بێ ئاگایە و نابێ ئێمە علامەی ئیستیفهامەکە لە لای خوێندکاری زانکۆ و گەنجی ئەم وڵاتە دانین ئەوان بەرپرس نین ئێمە بەرپرسین ئێمە بەرپرسین لەو نەبوونی هۆشیاری سەبارەت بەم حەدەسەیان سەبارەت بە هەر حەدەسێکی تر بۆ نمونە وەزارەتی پەروەردە بەرپرسە کە مادەم خوێندکاریەکە لەو نەتیجانەی بۆم دەرچووە خوێندکاری زانکۆ ئەو زانیاریانەی کە وەری گرتووە لەسەر ڕێکەوتن نامەی سایکس پیکۆ ئەگەڕێتەوە بۆچی بۆ کتێب و پەرتووکەکانی خوێندن مادەم خوێندکاری ئێمە بە ئاسانتر ئەتوانێت پەرتووکەکانی خوێندنی دەستکەوێ گەڕانی زۆر نییە بۆ پەرتووکەکانی تر مطالعی زۆری ئەو توی نییە بۆ پەرتووکەکانی تر بە شێوەیەکی گشتی بۆیە ئەکرێت ئێمە پەرتووکەکانی خوێندنمان پڕماناکەین پڕکەین لە زانیاری سەبارەت بە حەدەسە تاریخیەکان سەبارەت بە ڕووداوە مێژوویەکان بە چێژ و لەزەتێکی زیاترەوە باز لە ڕووداوە مێژوویەکان بکەین بۆ خوێندکارەکانمان بۆ گەنجەکانی ئەم وڵاتە تا هۆشیاریان هەبێ سەبارەت بە بابەت مەمەستای هیوا بێگومان بەر لەوەی کە ڕێکەوتنامەی سایکس پیکۆ لە ساڵی 1916دا ببەسرێ پێش ئەوە بێگومان یعنی کۆمەڵێ مسیۆنێر و نێردرا و ئەندازەیەکیش کاتی خۆی پاشخانێکی پێشتریە کوردناسەکانیش هاتنە ئەم ناوچانە و معلوماتیان کۆکرەوە بە ناوچەکانی کوردستانە ئەگەڕان تورکیا ئەگەڕان عێراق ئەگەڕان ئێران ئەگەڕان سووریا ئەگەڕان ئەم ناوچانە ئەگەڕان ئایا ئەمانە هیچ کاریگەریەکیان هەبوو وەکو زەمینە خۆشکردنێک بۆی ئەو ڕێکەوتنامەیە بێنەکایەوە تاوەکو دوجار ببێ بە ڕێڕۆشنکەرەوەیەک بۆ ئەوەی کە ڕێکەوتنامەکە بە ئاسانی ببەسرێت وە کەمترین کۆسب و گرفت لە بەردەمیا بێت بەڵێ خۆی لە ڕاستیە ڕێکەوتنامی سایکس پیکۆ ڕێکەوتنامێکی نافەرمیە ناڕسمیە نهێنیە و ڕێکەوتنامەیەک نییە وەکو بڵێ معلەم بێ بەو معنایەکە ئالان کرابێ ڕاگەندرابێ بە شێوەیەکی ڕسمی هەموو کەس ئاگادار بێت چی ڕوویداوە ئەمە نهێنی کارکردەکانی هەیە دواتر ئاشکرا ئەبێ ئەوەی کە گرنگ ئەوەیە کە سیاسەتی زلهێزان بە شێوەیەکی گشتی هەر لە سەدە دێرینەکانەوە کۆنەکانەوە لەم ناوچەیە سیاسەتێکی پڕململانێ بووە لە بینی هێزە گەورەکانی دنیای مێژووی کۆن مێژووی ناوەڕاست و مێژووی نێو هاوچەرخ ئەوەی کە گرنگە ئەوەیەکە مادام ئەم ململانە مێژوویە وجودی هەبووە بەردەوام هەوڵی خوێندنەوە و وەکۆڵێ دراسەکردنی ئەم واقعانیان هەبوو بۆ ناوچەکە ویستوانە لە ناوچەکە تێبگەن بەڵام ئەمە بوومانایە نییە کە ئێمە زۆرجار لە ڕاگەیانەکانەوەی بینین یاخود لە هەندێک لە سەرچاوەکانەوەی خوێنەوە کە پێمان وابێ وردەکاری با بڵێن زانیاریان لابووە لەسەر پێکاتی جوگرافی پێکاتی مەسەلەن کۆمەڵایەتی ئابووری لە ڕووی بنیادی کۆمەڵایەتیەوە ئایا مەسەلەن پێکاتی مەزهەبیەکانیان پێکاتە نەتەوەیەکانیان ینی زۆرجار لە وەسەتی گشتیە با بڵێن بە شێوەیەکی گشتی وا هەستەکرێت کە باسی بریتانیا کرێ بۆ نمونە لە جنگی یەکەمی جیهانی تەواوی زانیاری لەسەر ئەم ناوچانە هەبووە لە کاتێکا کە بەڵگەنامەکان لەم ڕۆیە کە دەرەکەون شتی ترە سەلمێنن شتی تر باس لێواکەن ئەمە جگەلەوەی کە ئەو میسیۆنێرانەی کە نێرداون ئەو با بڵێن ئەو خەڵکانی کە وەکو جاسوس یا بە شێوازی بازرگانی یا بە هەر شێوەیە لە شێوەکان هاتبن سەرچاوی زانیاری ئەو وڵاتە زلهێزانە بوون کە ویستویانە لەم ناوچانە جم و جۆڵان هەبێ و ئەو زانیاریانش لە ڕاستیە بە کۆمەڵێک هۆکار وەکو پێویست ڕانەگوازراون بە هۆکاری ئەوەی کە تەکنۆلۆژیا مەسەلەی گەیاندن و گواستنەوە لە ئاسی پێویستی خۆیان نەبووە و هەروەها زۆر جار ئاسی تێگەیشتنی ئەو کەسانی کە هاتوونەتە ناوچەکە نەیانتوانیوە بە تەواوی لە هەموو ناوچەکان تێبگەن یاخود شارەزای تەواوی ناوچەکە نەبوون کاتێک کە قسەیان لەسەر ناوچەیە کردووە لە ڕاستیە تەنها قسەی لەو شوێنە کردو کە بینیوێتی بۆیە لە ڕاستیە ینی گرنگە کە ئێمە کاتێک باز لە زلهێزانەکەین لە ململانەیە ئاگداری ئەوە بین کە ئەو زلهێزانە ڕاستە بە سەردەمی خۆیان زلهێزی ناوچەکە بوون بەڵام وردەکاری زانیاریەکانیان لا نییە بۆیە هەڵی استراتیژی گەورەشیان کردووە ڕێکەوتنامەی سایکس پیکۆ یەکێ لە هەڵ استراتیژیەکانی زلهێزانە لەم ناوچەیە مامۆستا لە مێژوو نووسەکان باز لەوە ئەکەن کاتێک کە
مارک سایکس دێت لە 1990 بۆ 1906 دێ ئەگەڕێ هەندێک ناوچەی خواروی فرادوە تورکیا ئەگەڕێت و کتێبە نووسێ کتێبەکە نووسێ بە ناوی گەشتێک بە 5 ویلایەتی تورکیا کتێبەکە نووسێ بە ناوی دوامیراتی خەلیفەکان ساڵی 1900 یعنی پێ دوان نییە ئێستا کەسێکی و مارک سایکس کەنیۆنەری بەریتانیا بووە دێتە ناوچەکە ئەگەڕێ پێدوانی ئەمە بۆ خۆی زمینە خۆشکردنەوە کۆکردنەوەی معلوماتە و بوونی شارەزایەکی استراتیژیە لەسەر ناوچەکە تاوەکو دوجار زمینە خۆشکرد بێ بۆ بەستنی ڕێکەوتنامەیەکی لەم شێوەیە ڕالف بیتر ئەڵێ کاتێک مارک سایکس و جۆرج پیکۆ کۆبوونەوە وەکوا بووکێکیان لەبەردەمان بێ بە ئارەزی خۆیان بە چەقۆ بەشبەشیکەن یەکێ لە توێژەکانی تر ئەڵێ بەداخەوە ئەوانەی کە چارەنووسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان یەکلا کردەوە بەشی زۆریان نەخشەی جوگرافی وڵاتێکی خۆیان نازانی ینی نموزە زۆرە بۆ نمونە مخابراتی دەستگای هەواڵگیری بریتانی لە کودەتای تورکەلاوەکانە ئەوێ زانیاری لەسەر ئەنوەر پاشا کۆ بکاتەوە کە یەکێک لەسەر کردە دیارەکانێتی تەسەورەکەی ناوی ئەنوەر پاشایەکی هێناوە لە راپۆرتەکانیانە کە ئەفسەرێکی سادە بووە لە ناو جێشی عوسمانی لەبەرەوە هەڵی زۆر استراتیژی گۆڕیان کرد چووەتە وردەکاریەکانی بەدڵنیایەوە ئەمە جگەلەوەی مەزاجی کەسی ئەو بابڵین کەسانی کە بڕیارن لە چارەنووسی ئەم ناوچەیە داوە یعنی هەندێکیان ئارەزویان بۆ نمونە کورد خاوەنی دەوڵەت بێ گروپێکی تر ئارەزوی بۆ کورد دەوڵەت نەبێ ینی یەکێکی وەکو مسبێڵ باز لە یادەشتەکانی باز لەوا کاڵێ نامان وسێ بە دایک و باوکی ئەڵێ خەریکی تۆڵەسەندنەوەین لە کوردەکان کە کاتێک پەلاماری ئاسووری و ئەرمەنەکانیان داوە ینی ئەمە پێمان ئەڵێ کە لە ڕاستیە ئەو پرۆسەیە کە بڕێوە چووە کۆی گشتی پرۆسەکە هەمووی استراتیژی بریتانیا نەبووە یاخود ناوەندی سیاسی لە بریتانیا بڕیاری بەم شێوەیە نەیەوە بەڵکو ئەوە بریتانیایە ینی ئەو خیاڵی کە بۆی دروستکراوە ئەو مسیۆنێرانە ئەو ئەفسەر و بابڵێن زابتانە بۆیان دروست کردو کە لە ناوچەکە ئیشان کردووە ینی سەرکردیان هەیە خۆی لە دەشتەکانی خۆیان نووسێتی ئەڵێ منیان کردووە بە سەرکردە لەم ناوچانە وەکو ئەفسەرێک نردویانم بێرە ئەڵێگەر خۆم لە شوێنی ئەوان بوومایە قەت خۆم نەئەنارد بۆ ئەو ناوچانە چونکە زۆربەی کات بە پێی دید و تێڕۆین تایبەتەکانی خۆ مامەڵام کرد بەڵام بێگومان مامۆستا ینی هەندێک شان تەنانەوانی کە بریتانیای نار بۆ ناوچەکە هەندێکیان تەنانەت فێری زمانی کوردیش بوون بەر لەوەی کە ئەم ڕێکەوتنامانە بنووسێ بۆ نمونە کەسێکی وەکو مێجەرسۆن ئەوە چیرۆک و حیکایەتەکانی هەیە کە پێشتر چۆن کاریگەری هەبووە ماوەتەوە فێری زمان بۆەوە گەڕاوە داوای وردەکاریەکە بە دوای وردەکاریەکاندا چووە بەڵام دوجار ینی پێدوانی ئەمە بۆ خۆی زمینەیەکی خۆش کردووە بۆ ئەوەی کە زمینەیەکی خۆشتر هەبێ بۆ ئەوەی کە وڵاتانی خۆراوە بە تایبەتی بەریتانیا فەڕەنساکە دێنە ناوچەکە کار ئاسانیان بۆ کرابێت خۆی ڕاستە ینی کە با بڵێن ئەو خەڵکانیان نردوو هەندێکیان وەکۆڵە هەوڵی زۆریان ناوە فێری زمان بوون بۆ نمونە باسی مێجەرسۆنەکەی بەڵام هەر ئەو مێجەرسۆنە لە بەردەمی مزگەوتی گەورە بەخۆی سارەکەی و ڕۆیشتووە گەرێکی هەڵنەسابێت لە بەری چوو بەرشەقیاوە ئەمە عەقڵیەتی ئەو ئەفسەرەیە کە چارەنووسی توی دیاری کردو لەبەرەوە ینی چارەنووسی نەتەوەی کەوتوتە بەردەستی ئەمانە وەکو کاک نەوشیروان لە سەردەمی لە کتێبەکەی سەردەمی قەڵەم و مراجعات ئەڵێ بەداخەوە پرسی کورد کەوتە بەردەست کۆمەڵێک لە ئەفسەر و لە زابتی ئینگلیزی کە لە وڵاتەکانی خۆیان هەر هیچ نەبوون ئەمانە هیچ حسابێکیان نەبوو دکتۆرە سروە زۆر جاکە قسە لەسەر ڕێکەوتنە کوردیەکانە کرێەوە ئەو ڕووداوە مێژویانی کە لە ڕابردووە و بەراورد دەکرێت لە نێوان دوێنێ و ئەمڕەوە یعنی بایەخی بۆ ئێمەی ئێستاوە بۆ ئەم نەوانەی ئێستا و بۆ مێژووی سیاسی ئێمە بایەخی مێژوو چییە بۆ ئێستا کە تۆ بێ بەراوردی ڕابردوو بە ئەمڕۆ بکەی هەروکو توێژینەوەکەی ئێوەش بەراوردەوە بازە ڕێکەوتنامەی سایکس-پیکۆکە لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا بەڵێ طبعا لێرەدا هوشیاری مێژووی یان ثقافەی مێژووی بەشێکە لە ثقافەی دیکە یعنی چۆن مرۆڤەیە حەزی لە ڕاضەیە مرۆڤەیە حەزی لە هەواڵی زانستی طبیە مرۆڤەیە حەزی لە هەواڵی سیاسیە یعنی ئێمە هەتا مەسەرەن هەندێ ڕوودا و هەیە کە لێمان دەقەومێ لە ناکاو مەسەرەن داعش لەسەر حدود مامی دەگەین و پرسیارە بۆمان لێ هات لۆ ناتوانین دیفاعکەین لەبەر چیمان کردووە لۆ دەوڵەتمان نییە بتوانین جاوە سەبر دەمان باتە سەر ڕابردوو بۆ ئەوەی کە هەم لە مێژوەکە تێبگەین و هەم لە شخصیەتی خۆمان تێبگەین جا لێرە لە علم النفس یعنی لە دەروون ناسی ئەگە بیانێ کێشێ ئەو ڕۆی کەسێک بزانن دەبی بگەڕێنەوە دواوە بگەڕێنەوە سەرەتاکانی منداڵیە چکۆ شتانێک کە چەقیون لەو کاتە چارەنووسی مرۆڤ دیاری دەکا لە دوا ڕۆژ مێژوش ئەوەیە کە تو دەبی هۆکار بزانی
یعنی بەداخەوە زۆر ئێمە تا ئێستا خوێندنمان لە زانکۆکانی کوردستان و شەرقەوسەط بەعام لە چوارچێوەی سەردی تاریخیشە بەس یعنی سەردی تاریخی مهمە بۆ وەکو معلوماتیش بیزانین وەکو کەرەستە لە بەردەستاوێ کەرەستەیە بەڵام ئێمە نابی لەوەندەش ڕابوەستین هوشیاریەکە لەوەدا ئێمە چۆن بتوانین ئەو مێژووە بخەینە ژێر یعنی ژێر دیراسە لە ڕێگای چەند خاڵێکەوە یەکەمیان ئەوەی کە پێی دەگوترێت critical thinking واتە بیرکردنەوەی ڕەخنەگرانە گەڕان بە دوای هۆکار یعنی هیچ شتێک نییە و ناتوانانی مەسەڵەن بڵێ لێرەدا تەنها بڵێ لە بەرچی داعش هێرشی کردە سەر ئێزیدیەکان بەس فاکتەر دینیە بەس داعش هێرشی کردە سەر خەڵکی دیکەش مەسەڵەن و مسلمان هەیە لە سووریا مسنەشن و هێرشیان دەکرێتە سەر بەڵام تعتیمە بەڵێ تعتیمی لەسەر زۆر دیار نییە لێرە دەبێ ئێمە بچین کللتوری ئەو کۆمەڵگەیە بناسین کۆدەکانی بەهاکانی ئەو کاتە لە سەرەتای یعنی هاتینی ئیسلام چۆن بووە ئێستا چۆن بووە ئایا ئەوانە سەرچاوەکان لە چی وەرەگرن کە تەحلیلی نەفسی ئەو شتانەمان کرد کە تەحلیلی کللتوری شوێنێکمان کرد جازانین سەبەب چییە هەتا بزانین نەتیجەکە هەروای لێ دێتن جا critical thinking یعنی بیرکردنەوەی ڕەخنەگرانە لێرەدا تو لێرەدا ئەسبابی شتەکان بزانی بۆ نمونە مەسەلەن دەرێن لە ناو مەسەلەن لێرەدا لە ناو دەسەڵاتی بنەماڵی دەسەڵاتی عەشائیری تەسفیە هەیە شەڕ هەیە ناکۆچی هەیە تو ناتوانین لێرە برێ لۆ هەیە چونکەوەی بەشێکە لە طەبیعەتی لە کللتوری عەشائیری لە بینی عەشیرەت و عەشیرەت هەندێک جار یەکلاکردنەوە دەبی شەڕ دەبی دوایە لە ناو یەک عەشیرەت لە ناو یەک بنەماڵە ئامۆزا و شتیوە یان بە خۆشی دەگەنە دەسەڵات یان بە شەڕ و ئاژاوە تا دەگەینە بینی دوو برا ئەوە بەشێکە لە کللتوری لە سەقافەتی یعنی عەشیرەت ناتوانانی ئەتو برێ لە بەرچیوا دەکە بەڵام دەوڵەتی موەسسەسات وان نییە ئەو کەسەی کە دێ دەسەڵات وەگری موەزەفە شتێکی پێ بەرنامەجێکی هەیە دوایە ڕاتیبی خۆی وەردەگری و پاشان تەقاعود دەبی دەڕوە دەوڵەتی موەسسەسات ئەو نوع تەسفیەتانەی تیانە تۆکو کەسێکی ئەکادیمی یعنی ئیشت لە ناو مێژووە کردووە بەڕای جەنابەت هەتاوەکو ئێستا ئەو شیکاریەوە ئەوەی جەنابەت باست کرد بیرکردنەوە ڕەخنەگرانەی لە ناو مێژوانی ئیش لەسەر ئەم میتۆدە کراوە بەڵێ ئەو بیرکردنەوەی ڕەخنەگرانەوە خاڵێکە من دەمیست بچمە سە خاڵی دیکەش ئەویش ئەکادمیک دیبیت یعنی دیبیتی ئەکادیمی یعنی ئێمە کە دابنیشین قسە بکەین دەبی سەرچاوەمان هەبی معلوماتمان هەبی و بتوانین هەم ئیقناعی بەرامبەرکەین ئەگە ئیقناع نەبووین بەرامبەرەکە معلوماتی بەرامبەر ئەگەر تەواو بوو وەری بگرین تا سوودی لێ وەربگرین ئەوە پێ دەگوترێ ئەکادمیک دیبیت ئەو سیستەمە لە مێژە لە ئەوروپا هەیە لە هەشتایەکان لە پێش هەشتایەکان بەڵام لێرە ئێمە تازەوە پرۆژە هەیە مادەیەک هەیە ئێستا بەشی مێژوو مەرحەلە یەک وا دەخینن ئەکادمیک دیبیت ئێستاش ناتوانن مامۆستایان ئێمەش بۆ ئێمەش زەحمەتە زۆر بچینە ناو ئەو مەسەلە چونکو ئەوەی ئێمەی پێگەیاندێ لە ئیبتیدائیە تا ئێستا لەسەر یەک شتە ئەویش ئیلقا تەنها مامۆستا ئیلقا دەکا ئەوی دی دەنووسی مناقەشە نییە سەردە تەنها جا هەتا ئێمە خۆمان ڕابینین دەبی ئێستا ئێمە زۆر کارکەین هەتا ئەو شتە نەقلکەین بۆ تەڵەبە ئەگەنا من وا فێر بووم نەقلێکم بۆ ئەو تەڵەبە هەمان شت بەکاردین واتە ئێمە هیچ ناکەیتەوە بە باسێکی و کوڕێکەوتنامەی سایکسپیکۆ ئەم مۆزوعەت پەیوەندی باشترەوە خوێندنەوە شیکاری بۆ بەڵێ ئێستا ئێمە بمانیان نەمانێ متەئەسرین بە عەواتفی نەتەوەیی و شەخسی يعني ما كردين غدر مع الكرا بلام تو بي بواقعيانا وبتاريخيانا وعلميانا او ركوتنامي بخيني كايما دارين خويناويا وغدري لكرديا وبرو شويني بريطانيا كانوا سياسة مداران وانا دان ريشتيا اوان بالنسبة توان بروسة نهائية كي سايكس بيكوتا 26 كتواو بحدود او انا قريتها 26 ثابتة بي قمي اويا تواوبون يعني بيرفكتة كاملة شتيتي كاملة بالنسبة توان وحليتي واقعية تيسون وباري كمتيا مسؤوليتي كمتيا وحليتي زور باشا بو اوان 50 صال لي بخون وقنبليتي كاتي لشرق الاوسط دابنت سوار 5 دولة خليج بكن بقزي كردي وبيان بس نو نتوان او دولتان بهيج شي ويك
لە محوەری ڕۆژئاوا دەرچن کاریگەری بەنسبەت ئێمە وانە بەنسبەتەوان وایە یعنی ئەوانەی دادەنیشن سیاسیەکان دادەڕێژن شت دادەڕێژن ئەوە دەبی بشزان ئێمە بۆ ڕێی عام وا قسە ناکەن ئەوان بۆ سەحافەی خۆیان ڕاستە دیموکراتیە بەڵام ئەوان تەبریرات دێنن دەرێن ئێمە دەبی لە عێراق بمینین لە خەلیج نەوتی تایە دەبی کوردوای لێبێ منطقەکە نەوتی تایە و ئێمە تا پێمان ناکرێت دافع الضريبة البريطاني يعني شخصی بەریتانی بچی پارە بدە بۆ دەوڵەتی کوردی دروست بکرێ دکتۆرە کوردستان بەڕای جەنابەت یعنی ئیسا تۆ توێژینەوە لەناو خوێنکارانە کردو پێدوانیە تەواوی شەریحەکانی تری کۆمەڵگا و ئێمەی کورد کە هەمیشە لە قەلەقیەکە ژین خاوەنی دۆزێکی سیاسینین قوارەیەکمان نییە بێدەوڵەتین ئاڵامان نییە لە نەتەوە یەکگرتوەکان یعنی پێدوانیە ئەم توێژ جۆرە توێژینەوانە یعنی پێویستە ببرێتە ناو چینەکانی تری خەڵک تاوەکو ئێمە بە ئاگابین لە مێژووی ڕابردی و خۆمان تاوەکو ئەمڕۆ لە دوێنێەوە بخوێنینەوە بەتەکید بۆ ئێوە نەچوونەتە ناو توێژەکانی دیکە خوێندکاری زانکۆ من لەسەر ئەو بنەمایە وەرم کردو کە گەنجانی ئەم وڵاتن من ویستومە لەنا کە گەنجانی وڵات مانای مەشخەڵی سەرکەوتن مانای مەشخەڵی گۆڕانکاریەکان بەدەست گەنجانی هەر وڵاتێکە هەر ناوچەیەکە بۆیە خوێندکارانی زانکۆم اختیار کردووە بۆ توێژینەوەکەم لەسەر ئەو بنەمایی کە ئەوانن ئەتوان گۆڕانکاری بێنە ئاراوە ئەوان توانای پێشبینیکردن ئەوان توانای نوێبوونەوە ئەوان توانای گەشەکردنی کۆمەڵگا بۆیە خوێندکارانی زانکۆمان اختیار کردووە بەڵام ئەو ڕێژەیە کە ئێوە دیاریتان کردووە لە بڵێن لە سەر و لە 1985 ئەوانەوە چەند پوینتێکەوە یعنی ئایا ئەو ڕێژەیە دروستە بۆی هەموو یعنی خوێنکار توێژی خوێنکار ئاگای لە مێژووی خۆی بیا لەمەی کە دیاریت کردەوە تایبەتی سایکس بیکۆ یا هەروەکو ناوجۆی لێ بۆ لە میدیا و ڕاگەیانەکان بۆ ڕوومەجلیسێکە و تەنها دوتی ئاگام تۆ خوێندکار ئەبێ لە پرسیارێکگا حڕیەتی ئەوەی سربەستی ئەوەی پێبەی کە چۆن وەڵام دەداتەوە من بە تۆ دەڵێم هۆشیاریت هەیە سەبارەت بە بابەتی ئەو ئەڵێ بڵێ بەڵام لە پرسیارێکی کە ئەی بەستمەوە پێی ئەڵێم هیچ ئەزانی سەبارەت بە ڕێکەوتن نامی سایکس بیکۆ ڕێژەکە کەمەکاتەوە دواتر ئەڵێم ئەتوانیت باسێکی ڕێکەوتن نامی سایکس بیکۆم بۆ بکەی ڕێژەکە وردە وردەکەمەوێتەوە ئەڵێم ئەتوانی پێشبینی بکەی وردە وردە لە کاتێ پرسیاری لێکم ئەڵێم ئەتوانین پێشبینی بە ئایندەی وڵاتەکەتەوە بکەی سەبارەت بۆ حەدەسانەی کە ڕوو دەدات بۆ نمونە ئەتوانی پێشبینی لەو بارودۆخی ئێستا بکەی سیرەکەی خوێندکارانی زانکۆ ئەو گەنجانەی کە من هەڵم بژاردوون نیوە بە نیوە ئەتوانن پێشبینی بکەن ئەگەر گەنجێک هۆشیاری هەبێ سەبارەت بە بابەتەکان ئەتوانێ پێشبینی بکە بەڵام ئەی بۆ ڕێژەکەدا ئەبەزێ بۆ نیوە ئەم توێژینەوانە چیمان پێڵێن ئەم توێژینەوانە کۆمەڵێک ڕاستپاردەمان پێ ئەڵێن کە گەنج تەنها خۆی بەرپرس نییە لەوەی کە هۆشیاری نییە یان ئاستی هۆشیاریەکەی وەک پێویست نییە ئەمانە هەمووی ئاگادارکەرەوەن بۆ لایەنی پەیوەندیدار بۆ نمونە شەرتە ڕەنگە لە لایەنی پەیوەندیدار خێزان بێت خێزان بەرپرسە لەوەی کە منداڵەکەی هەر لە سەرەتاوە هۆشیار بکاتەوە سەبارەت بۆ ڕووداوانەی کە مەسیری ئەوی دیاری کردووە سەبارەت بۆ حەدەسە تەریخیانە سەبارەت بۆ بارودۆخانی کە وڵاتەکەی پێوەی ئەناڵێنێت ئەمە لەلایەکی کە وەزارەتی پەروەردە ئەبینم یەکێ لە نەتیجەکانم خوێندکارانی زانکۆ زیاتر جەقت لەسەر کتێبەکان و پەرتوکەکانی خوێندن ئەکەنەوە بۆ ئەوەی زانیاریانە بێ سەبارەت بە بارودۆخەکان مادەم وایە ئەبێ گرنگی زۆر بدرێت بە پەرتوکەکانی خوێندن یعنی پێت وایە لەم نێوەندەدا زانکۆ یا بڵێن با بڵین بەشی مێژوو کەمتر خەمی هەبووە لەوەی لە وشارکردنەوەی خوێندکاران نەخێر بەشی مێژوو نیە چکە من دراسەکەشم بە ئەمدەن بەشی مێژووی هەرتیانە ئەگەر بە شێوەیەکی گشتی ژوەری بگرین یعنی ناوەندی پەروەردەی و ئەکادیمی ئێمە کەمتر خەم نەبوون لەوەی کە وشیاری مێژوویان نەیاوە بەنەوەکانی بەتەکید ئەگەر یابێتی یاویانە چکە خوێندکارەکان ئەتوان پێناسەیەکی کورتی ڕێکەوتن نامی سایکس بیکۆ بکەن بەس ناتوانن لەسەری بنووسن یاویانە بەڵام وەک پێویست نییە مامۆستا هیوا تا چەند کاریگەری ئەفسەرەکانی ئەفسەری ئینگلیزەکان بۆ پرسی کوردەوەی کە ئێوە دەزیشانتان کرد لە توێژینەوەکانە کاریگەریەکی نێگەتیڤیە بۆ ئەمە بە دیوێکە دیوی دووەمی تا چەند ئەم پرس و ئەم کاریگەریە پەیوەندی بە خودی تاکی کوردەوە بووە و وشیاری تاکی کورد لەو قۆناغەتە لە ڕاستە ئەوەی ئێمە لە توێژینەوەکە ئاماژەمان بۆ کردووە هەوڵدانە بۆ ڕوونکردنەوەی ئەو کاریگەری کە باڵێن ئەفسەرانی کورد هەیان بووە لە دیاریکردن چارەنووسی کووردا بە شێوەیەکی گشتی لەو قۆناغە
بە تایبەتی لەو ململانێ جیاوازێک کە لە نێوان با بڵێن ناوەندەکانی بڕیاری سیاسی لە لای بریتانیەکان وجودی هەبوو، هەر لە بریتانیا، هەر لە بەغدا، هەر لە قاهیرە. یعنی ئەم با بڵێن ناوەندانە لەگەڵ ئەو با بڵێن مندوبانی کە ئایناردە ناوچەکانی کوردستان زۆر جار بڕیارەکانیان بەریەکەوتنی تیا دروستە بوو. زۆر جار لەگەڵ ناوەندی بڕیاری سیاسی لە لەندەن جیاوازیان هەبوو و لە با بڵێن ڕاگەاندنە ڕسمیەکانیانە زۆر جار باسییانەوە کردو کە ناکرێت کورد جارێکی تر بخرێتەوە ژەر دەستی عەرەبیان، دەستی تورکیان، دەستی فارسۆ بەدەسەڵاتێکی سەر بەخۆیان هەبێ، بەڵام دواتر کە هێنە سەر ئەرزی واقع ئەم کارە جێبەجێ ناکەن. وەکوتم ڕاستە ڕەوتی ڕووداوەکانی ناوچەکە لەو قۆناغەیە بەشێکی با بڵێن گۆڕانکاری لە قەراری سیاسی بریتانیەکانە کرد، بەڵام لە ڕاستیشە بەشێکی زۆر لە بڕیارە سیاسەکانە هەر لە سەرتاوە کە بەهەڵە دروست بوو پەیوەندی بەو باگراوندە با بڵێن باگراوندەوە هەبوو کە ئەو ئەفسەرە ئینگلیزانە لە ناوچەکانی کوردستانە هەیان بوو. ینی بۆ نمونە ئەویان بڵاو کردوتەوە کە با بڵێن وەکو نموزەج لەسەر شێخ مەحموود کە عەلی ئاساس فەقیانەکەی ئەوە بەدەستی تۆقی لەگەڵ ئینگلیزانە کردووە لە کاتێکا لە بەرەوە قەزەی کوردی لەگەڵ ئینگلیزا تێکەچێت. دەنگۆی ئینگلیز بڵاوی بە دڵنیاییەوە زەین چییە؟ هەوڵدانە بۆ چاوەشەکاری لە ناو مێژووە بۆ لەبەر ئەوەی جارێ هەر خۆی سلێمانی لە ساڵانی جەنگە داگیر نەکرا. نوێنەری خەڵکی سلێمانی ڕۆیشتن داوایان لە ئینگلیز کرد بێنە ناوچەکە، واتە ئەسڵەن بە ڕەغبەت و بەخواست. بەڵام دوای ئەوەی ئەنجا هیچ ئەفسەرێکی ئینگلیزی لە ناوچەکە ناکوژرێت تا ئەو کاتی کە دڵنیا بن لەوەی کە بریتانیەکان خەریکی خەڵکان دەن. تۆ گەشتووی بەو دەرەنجامەکە کاریگەریەکە دیارەوە ڕوونەوە ڕوونترینە و کاریگەریانە چین بۆ ئێستا ئەڵی خەڵکی سلێمانی بەخواست داوای کردووە، ئەمە کاریگەری بووە. ئەوە کاریگەریە. ئەنجا باڵێن یەکێکی تر لەو خاڵانە ئەوەیە کە لە کاتی کۆنگرەی ئاشتی پاریسە لە هەموو ناوچەکان با بڵێن ئیمزا کۆکرێتەوە، مەزبەتە کۆکرێتەوە. لێرە خەریکی واژۆکردنی ئیمزان بۆی کە پشگیری شەریف فاشا بکەن لە کۆنگرەی ئاشتی پاریس. بە کۆمەڵێک بیان و نایڵن نوێنەرەکان بچنە ئەوێ بە بیانی ئەوەی بۆ نمونە کوردی ئێران لەبەرەوەی بەشداری نەکردو، ئێران بەشداری نەکردووە لە جەنگ، نابێت ئێوە هیچ پەیوەندێکتان بەم کۆنگرەوە نییە. ڕێگری لە نوێنەرانی کورد دەکرێت ناڵن لە سنوورەکانی ویلایەتی موسڵ دەرچن بڕۆن ئیمزاکانیان بگەێنە ئەوێ. ینی ئەم هۆکارانە هەر هەمووی کاریگەری هەبووە لەسەر وەکوتم سیاسەتی بریتانی. ئەمە جگەلەوەی لەوانەیە مەسەرەن هەبێ باز لەوە بکا بڵا کاکە بەهێزبوونی بزوتنەوەی ڕزگاری خوازی تورکی کاریگەری بۆەوە ڕاستە. ئەوە ڕاستە مەسەرەن کشانەوەی رووسیا لە پەیماننامەکە و دواتر هاتنناوەی وەکو هێزێکی تر کە هەمیشە لەگەڵ با بڵێن بریتانیا لە ململانەیە بوون لەسەر ئەم ناوچانە. ئەوە ڕاستە ئەوانە کاریگەریان هەبوو لەسەر قەراری سیاسی بریتانیەکان بەرامبەر بەم ناوچەیە و بەرامبەر بە دۆخی کوردیش لەگەڵیا. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە ویستمانە تەرکیز بۆ ئەو بکەین کە لە ڕاستیە بریتانیا بەرچاوی ڕوون نەبووە. یەکێکی وەکو دەیڤید فرۆمکین ئەڵێ بریتانیا نەخشەیەکی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبوو کە داخڵ بۆ بە جەنگ. کە دەیڤید فرۆمکین هەموو حامێکی دەولیە، هەموو مؤرخێکی ئەکادیمیە، مێژونووسێکی ئەکادیمیە. باشە ئەڵێ لە جەنگی یەکەمی جیهانیە بریتانیا وەکوایە لە تاریکیە شەڕی کردبێت چونکە نەیزانیوە چیەکە. بۆیە لە ڕاستیە ئەم هەڵوێستانە دواتر دەرەکەوێ لە کۆنگرەی ئاشتی پاریسە دەرەکەوێ یەکێک ئارچیبالد ئەڵێ دیارە ئەو ئاشتی کە با بڵێن وڵاتانی براوە لە جەنگە بەدوایە وێڵ بوون ئاشتێکیان لێ دۆزیەوە کە کۆتایی بە هەموو ئاشتەکانی تر هێنا بە تەواوی 100 ساڵە ئەم ناوچێ ئارامی سەقامگیری بە. بەڵام دوجار ئەو پرەنسیپە یەکلای ناکاتەوە کە ئەڵێ وڵاتانی خۆراوە بە دوای بەرژەوەندەکانی خۆیان ئاگەڕان بە تایبەتی نەوت یا دەست بە سەراگرتنی هەندێک ڕێگا بۆنمە کە باسی بۆنمە ڕێگاکەی هندستانە کرێ بۆ پەڕینەوە. یعنی بەڕای ئێوە یعنی دوجار کە جەناب ئاماژەت بەوە کرد کە نەخشەیەکی دیاری نەبوو بەریتانیا تاوەکو چرکەساتی سەرەتایی دەستپێکردنی جەنگ یەکەمی جیهانیش. یعنی هەر دوجار ئەمە هەموو لەو مەبدەئا یەکلابێتەوە کە ئەمە هەموو بە دوای تموح و بەرژەوەندەکانی خۆیانەوە بوون. خۆی ڕاستە با بڵێن ئەو ململانەی کە پێشتری ئاماژەم پێکرد کە بە درێژای مێژوو لەم ناوچەیە هەبووەوە ئەو هەڵکەوتە جیۆستراتیجیەکە بۆ کوردستان هەیە لە ڕاستی کاریگەری گەورەی هەیە لەسەر با بڵێن پرسی کورد بۆی کە تا ئێستاش بەم ئاقارەیە ڕۆشتەوە و ئێستاش چارەنووسی دیار نییە لە ڕاستیە. بەڵام ئێمە لەبەرەوەی توێژینەوەکەمان لەسەر ڕۆڵی ئەفسەرانی ئینگلیزە من ئاوا لێرە قسە بووەکەم ئەگینا کۆمەڵێک هۆکاری تریشەیە لەوەی کە پرسی کول بەو ئاقارەیە ڕوا کە بە تەسەوری من لە گرنگترینیان و کاریگەرترینیان بێ ئیرادەی تاشی کوردە.
دکتۆرە سروە جەنابەت ئاماژەت زۆر بە وردەکاریە کللتوریەکان کرد و تەبیعەتی کۆمەڵگا و ئەو کێشە قوڵانەی کە لە ناو کۆمەلگادان کە ئەمە بۆ خۆی بڕیار لەسەر چارەنووس و بڕیار لەسەر دروستبوونی کێشەکان و هاتنە ناوەوەی ئەو ڕووداوانەی لە ناوچەکە هەن زەمینەیان بۆ خۆشەکات. یعنی بەڕای جەنابەت ئەمە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە ئەمانەمان فەرامۆش کردەوە زۆر جا قسەی لەسەر ناکرێت زۆر جار دێین مێژوو دادگاییەکەین لەبەرەوەی خۆمان ئەمانەوێت لە کۆمەڵە کێشە و گرفتی قوڵ خۆمان دەرباز بکەین و تەجاوزی بکەین. بەڵێ ئەوەش بەشێکە لەو ڕخنەی کە من باسیەکەم لەو فاکتەرانە یعنی بۆ نمونەگەرە تو مەسەن دروست نەبوونی دەوڵەتی کوردی باسکەی دەبی عەواملی زاتی هەیە باسیکەی زاتی ینی پەیوەندی بە کورد هەیە خۆی وەکو کللتور وەکو مێژوو وەکو جوغرافیا وەکو تەداریس لێرەدا جیۆپۆلۆتیک مهمە لێرەدا و عەواملی دیکە ئەوەیە کە مەسەلەی کوردی کورد هینە مجتمعێکی منعزل بوو هەتا سەدەی 19 تقریبا داخراو بوو بینی دوو ئیمبراتۆریەت بوو مسألة يعني نتشو بناو سياستي دولي بلام لنهاية سدي نوزدا ولا قال سايكس بيكو ولا قال سيفر ولا لوزان مسألة تدويل يعني يعني شلون كرد بقاتنا وركوتنا منا دولتي كان دستي بيكن بس خوي كرد يعني لا إمارات دجيا لا سيستم يمير نشيني دجيا جا ما بس تملير دا أويك لسدي نوزدا كإماراتي كردي تقدر راست عثمانيا كان بهيرشيان كردو والله عثمانيا كان بإرادي خويان هيرشيان نكر أوان لا مركزي ولا مركزي ولا تاني روج وتابتي بريطانيا هاني دولتي عثماني دبو أوي مركزي بلبروي شورشي بيش سازي حتميتي أوي نشان دا لسا بريطانيا كأو كالوبالي هيا لوي أقب مين يتوزر ركن لبرو دبي بازار دروس كان يعني قيراني ولاتاني سرمایه‌داری لسی درسته بی که کلوپلیان هی و بازارنیه لبرو دبی امارات نمینه گمرک نمینه هم یک بازار بی بازاری ایران معنی دولتی قاجاری و بازاری دولتی عثمانی معنی جامعه او فاکتور بزن يعني بشوی چی زور تند کرد راچش رالو ناو سیاستی دولی يعني بكيف خوينا بوليرة دبي داخل بي ودبي متأثر بي بو فاكتورة عالميانة هو كاري ذاتي أو الدوري هي بجوية كمنطقة كردستان يعني حتى إمارتي أردلان ما نهبو حتى إمارتي أردلان قورتين إمارات بوجيشتو والسنوري كركوك بيرا نجيش يعني ببيت دولتك تشنكو أو كاتا دولتي الصفوي بيجيشت ودولتي عثماني كوتب بيني برداشي يعني إيمت واكوتوين متخلفين يعني لبت تضاريسي كردستان منطقي منعزلة لما بدأ كيتوا وتوباسي سايكس بيكو بمنا أكيد لنيوان ديوني وأمرها إما قخوين نويك يعني بخوين نوي سايكس بيكو لديوني أمرو شي يبينين امرو بله سايكس بيكوس ثوابتي دانا هتا تقريبا زنجي كنداو سياسة نقورة راستا اوتونومي هي وشر هي ودولتي كرديان بتماي دولتي كرديان كردين بلام دولتي كردين ناكريت سكو سياستي دولتان لقر اويا سنور ناقوري بلام لباش اوي ك زنجي صار تواب ولا اوروبا معسكري شرقي ما او قرانهات كندا وكويت جيرا او كاتا معناه اوي زنجي صار كوتايهات علاقات نوێ دروستە بی عولەمە دروستە بی لەگە عولەمە لێرە قەزەی کورد بە شێوەیەش کە دەرچوو لە ناو ئەو سیستەمەی پێدەگوت سیستەمی جیهانی نوێ یان خاریتە الشرق الأوسط جدید ئەوەش وا دەبینین بەرە بە تەدریجی قەزەی کوردی لە عێراق تەتەوری کرد گەیشتە سووریا گەیشتە تورکیا لە مستەقبەلیش دەگاتە ئێران. دکتۆرە کوردستان بێگومان ئەم جۆرە توێژینەوانە لە ناو زانکۆکان ولا یاخود زۆر جار ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە لە دەرەوەی زانکۆکان ئەنجام بدرێت تا چەند ئیش لەسەر بە عەمەلیکردنی ئەمانە ئەکرێ ینی ئێوەیسا بۆ ناو کە پەیوەستە بە مێژووە یا پەیوەندی بە ڕووداوێکی مێژوویە کە ڕێکەوتنامەی سایکس بیکۆی ئێوە ئەنجامتان داوە تا چەند ئەمە ئەکرێ بکرێتە يعني دەستورێک لە ناو زانکۆکانەوە لە ناو ناوەندەکانی خوێندنە بۆ ئەوەی وشیاری مێژووی لە ناو توێژی گەنجانە نەک گەنجان توێژی سەر و گەنجانی ژوە خواری گەنجایش بۆ نەوەکانی ئایندا یعنی بەرنامەیەکی وەدا بنرێکە بتوانرێت کاریگەری مانەوەی ڕووداوەکانی مێژووی هەمیشە لە نەستی ئێمە و لە شعوری ئێمە و کاریگەری لەسەر نەوەکان بمێنێتەوە بۆ ئەوەی کە بتوانرێت ڕووداوەکان هەڵسەنگانی بۆ بکرێت و ئەو هەڵانەشی کە لە مێژووە هەبێت کەمتر یعنی دووبارە ببنەوە.
طبعا توێژینەوە زۆر دەکرێت لەسەر هەموو زانکۆ لەسەر ئاستی هەموو زانکۆکانی کوردستان لەسەر ئاستی زانکۆکانی عێراق بەس ئەوەی من ئاگادار بم لە کوردستانە توێژینەوەکان ئەنجامەدرێت و ئیش بە ڕاستپاردەکان ناکرێت تا ئێستا هیچ کەس حکوومەت بە هیچ شێوەیە کار لەسەر ڕاستپاردەکان ناکە هەموو ئەم توێژینەوانەی ئەمڕۆ لەم کۆنفرانسەیە تەقدیم کراوە ڕۆ سبەینێش پێشکەشەکرێتەوە کۆمەڵێک ڕاستپاردەی زانستی ئەکادمی لە خۆ دەگرێت کە هیچی کاری لەسەر ناکرێت بۆ لایەنی پەیوەندی دارکاری لەسەر ناکات یعنی ببوورە ینی ئەگەر وەڵامەکە بیر نەچێ پێ دووان نییە ئەمەش نەبوونی وشیاریە لایەنی پەیوەندیدا بەتەکید بۆ نمونە تۆ ڕاستپاردە ئەەکەی بۆ وەزارەتی خوێندنی باڵا بۆ وەزارەتی پەروەردە کە کار لەسەر بە تایبەتی لەمڕۆیە هەر ڕاستپاردەیەکیش بکەی حوجەی چی ئەهێنەوە و تەبریری چی ئەهێنەوە طبعاً ڕاستپاردە ڕەنگە پێویستی بە ئیمکانیاتی مادی و مرۆیی بێ تەبریری ئێنەوە قەیرانە یان هەر تەبریرێکی کە ئێنەوە خۆ پێشتریش قەیران نەبووە بەڵام کار لەسەر هیچ ڕاستپاردەیە نەکراوە کە ئەو هەموو توێژینەوەی لەسەر ئاستی ماستەر دکتۆرا توێژینەوەکانی تەرقیە ئەکرێت هیچی کار لەسەر ڕاستپاردەکان نەکراوە وەکو مامۆستایانی زانکۆی هەوڵتان نەیەوە ئیشێک لەسەر ئەوە بکەن کە تەنانەت نەک ئەم جۆرە توێژینەوەنە یعنی بەدەیان و سەدان ماستەر و دکتۆرا جاروایە توێژینەوەی بەکەلۆریۆسەیە یعنی کاریگەریەکی دیارە ینی بۆ ئەمانە تەرجەمە نابن بۆ ئەمری واقع ینی ئیشتان لەسەر ئەو وشیاریە نەکردووە لایلایانی بەرپرسوە دەسەڵاتداریە ئێوە کە مامۆستای زانکۆن ئەمەتان نەکردووە بە عقلێتەوە بە کەلتورێ تاوەکو ئیشی لەسەر بکرێ یا ئیشتان بۆ بە کەلتورکردنی نەکردووە خۆی کار لەسەرکردن لەسەر ڕاستپاردەیە بۆ نمونەوە ڕۆ ڕاستپاردەیەک تەقدیمی وەزارەتەکەی تەقدیمی لایەنێکی پەیوەندیدارەکەی بەڵێ لایەنی جێبەجێبە کارەکەی چۆن دەتوانێت تاک ئەم ڕاستپاردەیە ئەگەر بەرامبەرەکە و خۆی ئەخذ و عەتایە ئەگەر بەرامبەرەکە و لێوەرنەگرێ ئیتر کاری تۆ دەبێت چی بێ کاری تۆ تەنها ئەوەنەیە لایەنە ئەکادمیەکەی ئەخەیتە ڕوو بەڵام کە کاری خلانی کەم کاری تۆژەوەی ئیش لەسەر بە سیستەمکردن و بە میتۆدکردنی و پرۆگرامکردنی لە ناو ناوەندەکانی خوێندنا بکە ینی ئەمە لانی کەم ناکرێت بەڵێ بە تەکید ئێمە خۆمان کار لە بۆ نمونە یەکێ لەو ڕاستپاردانە بۆ مامۆستایانی زانکۆیە بۆ نمونە ئێمە بە مامۆستایانی زانکۆ دەڵێن ئیتر مادەم ئێمە خوێندکارانی ئێمە ئاستی هۆشیاریان سەبارەت بە ڕووداوە مێژوویەکان وەک پێویست نییە ئەبێ ئێمە وەسیلەیە بین ئێمە ئامرازێ بین بۆ ئەوەی کە مادەی مێژووی ڕووداوە مێژوویەکان حەسر نەکەین تەنها بە بەشێکەوە بەڵکو بە پێچوانەوە بەردەوام لە کۆڕ و ئەنجامدانی کۆڕ و سیمیناراتان بین بەردەوام لە ئەنجامدانی وەرکشۆپا بین بۆی ئەگەر نەبێت کۆمەڵێکیش لە خوێندکاری زانکۆ ڕاکێشینە ناو کۆڕ و سیمیناراتەکانمانەوە کارێکی خراپمان نەکردو مامۆستا هیوا هەستم کرد لە وەڵامی پرسیاری پێشووە لە ئەخیرەکەیە ئاماژەیەکی کورتی کرد بە لاوازی یا نەبوونی ئیرادەی تاکی کورد یعنی تۆ لە ڕوانگەی وە لەژێر ڕووناکی ئەو توێژینەوەی کە نووسی و تەکاریگەری ئەفسەرانی ئینگلیز لەسەر پرسی کورد لە ساڵی 1916 بۆ دوای 20ەکان یعنی بەڕای جەنابەت کاریگەری تاکی کورد و نەبوونی ئیرادە چ پەیوەندی بەوەیە کە کۆمەڵی وڵاتی زلهێز بێن ئیرادەی خۆیان و خواستی خۆیان و سیاسەتی خۆیان و سەقافەت و استراتیژەتی خۆیان لە ڕووی سەربازی و لە ڕووی سیاسیەوە بسەپێن بەسەر تۆدا ئایا لێرە کورد هیچ ڕۆڵ و کاریگەریەکیە بوو کارەکتەر بوو لە ڕاستیان من ئاماژێک بۆ سەرنجی مامۆسای بەڕێزم دکتۆرە سروواکەم کە باسی لەوە کردوتی ئێمە پێویستە خوێندنەوەیکی ڕخنەیمان هەبێ بۆ مێژوو و لەوە شەو دەست پێکەمەوە کە باس لەو هۆکارە ناکرێت بۆ دروست نەبوونی دەوڵەتی کوردی بە تایبەتی کۆمەڵە هۆکار ئێستا قسە لەکەن کە مەسلەی زۆر جار دواکەوتی کۆمەلگا و زۆر جار شکستی ئابووری و زۆر جار هەڵکەوتی جوگرافی و ئەوانە لە ڕاستیە ئەم هۆکارانە هۆکاری یەکلاکەرەوە نین لەبەرەوەی ئێمە نمونەی مێژوویمان هەیە بۆ نمونە دەوڵەتی دارفۆر دروستە بێ دەوڵەتی دارفۆر دروستە بێ لە هەلومەرجێکە کە ئەتوانین بڵێن هەلومەرجێکی زۆر سەختە بۆیە بە مەنتیقە مێژوویەکە دروست نەبێ مەسەلەن کۆسۆڤۆ لە بەرامبەر رووسیا ئەتوانێت خۆی بگرێ باشە تەیموری خۆرهەڵات مەسەلەن ئەنجا لەوەش بۆی کە نەڵێن ئەو نمونانە تازان با بگەڕێنەوە بۆ ساڵانی جەنگ یەکەمی جیهانی دەوڵەتی عوسمانی شکستی هێناوە لە جەنگ لە ڕووی سەربازیەوە تێکشکاوە لە ڕووی سیاسیەوە تێکشکاوە لە ڕووی ئابووریەوە داتەپیوە لە ڕووی تەنانەت بنیادی دەرونی تاکەکانی داڕوخاوە باشە
تەنها یەک لەشکری ماوە بۆ ئەوەی چەک بکرێ و بەتەواوی کۆتایی پێ بهێنرێ چێدا ئەنن چەکیان بکە مستەفا کەمالدا ئەنن لەگەڵ تەمان لیژنەیەکە بۆ چەککردنی دوافەیلەقی جێشی عوسمانی بەڵام بزانە ئیرادەی تاکێک چەند کاریگەری هەیە لەسەر گۆڕینی ئەم ئاراستەیە. مستەفا کەمال لە جیاتی ئەوەی بچێ ئەوە بکە چە زمینە سازیەکە بۆ پاکردنی بزوتنەوە ڕزگاری خوازی تورکی و ئەبینی لەو زروفە کە مستەفا کەمال ئیعلانی بزوتنەوە ڕزگاری خوازی تورکیەکە وڵاتانی براوە لە جەنگ و وڵاتانی شکست خواردووی لە جەنگ دژنی لێ کاتە هیچ هێزێکی ڕسمی نییە ئەترافی بکە لە سەرەتاوە تا لە ساڵانی دواترە ئیتر جارێکی تر با بڵێن لە دوای شۆڕشی با بڵێن بەلشەفی جارێکی تر رووسیا با بڵێن ئەترافەکاتەوە بە شۆڕشی ڕزگاری خوازی تورکی و ئەوانە قساکان قەزم لەوەیە بڵێم یعنی هیچ هەلو مەرجێک لە بەرژەوەندی مستەفا کەمالە نەبوو بەڵام ئیرادەی مستەفا کەمال و ئەو کاریگەریە نەفسەی کە داینا لەسەر تاکەکانی با بڵێن ئەو ناوچانی کە ئیشی تیا کرد ڕاستە لە هەندێکڵەن لە منطقی سیواس و ئەرزڕۆم و تاریخ خوێندۆتەوە و توانیوەتی کوردیش بەکاربێنن بەڵام ئەوە بەهێزی ئەم کەرسەیە کەس پێی نەوتۆ فەرموو ئێمە تا ئێستاشی لەگەڵا بە چاوەڕین پێمان بڵێن فەرمو فەرشی سوورتان بۆ ڕاخراوە ئەو دەوڵەتەکەش حازرە وەرن بیبەن بڕێەوە لە هیچ حدەسێکی تاریخی و لە هیچ قۆناغێکی مێژووی هەشتی ڕووی نەداوە ئەبێت تۆ خۆت داوای مافی خۆت بکەیت و خۆت بکەی بە دیفاکتۆ نمونەیەکی تر ئەدەمێ لە ڕاپەڕین ئێمە کە ڕاپەڕینمان کرد وڵاتانی دراوسێمان هەموو پیان ناخۆش بوو و بە جۆرە لە جۆرەکان هەوڵانەیە سەر نەگرێ بەڵام وردە بوو بە دیفاکتۆ ئێستا مامەڵەوە لەگەڵاکەن لە ڕاستی ڕاگەاندنی دەوڵەتی کوردیش هەمان دۆخێوێت. دکتۆرە سروە ئەو بەراوردەی کە باسمان کرد لە نێوان دوێنێ و ئەمڕۆی ڕێکوتنامەی سایکسپیکۆوە ئێستا قسە لەسەر کۆتایی هاتن بە سایکسپیکۆ ئەکرێەوە دروستکردنی دەوڵەتی کوردی ئایا ئەمە لە ڕووی واقعیەوە لەگەڵ دەرهاویشتەکانی سایکسپیکۆ ئەگەر خوێندنەوەی بۆ بکرێ ئێوە وەکو ئەکادیمیستەکانی ناو زانکۆکان ئایا ئەمە تا چەند لەگەڵ واقعیەت وە ئەسڵی پرۆسە و کێشەی یا ئەو ڕێکەوتنامەی سایکسپیکۆ کە کاریگەریەکانی لە ناوچەکەدا بەجێماوە تا چەند لەگەڵ ئەما یەک دێتەوە؟ بەڵێ یەکەم گۆڕان لە ناوچە کوردیەکان لە کوردستانی عێراق دەرچوو ئەوە لەبەرەوەی نییە کوردستانی عێراق پێشکەوتوترە لە کوردستانی ڕۆژهەڵات یان ڕۆژئاوا یان باکوور ئەگەر بینە سەر پێشکەوتویی کۆمەڵایەتی کوردستانی ئێران بەڕاستی لە هەموو بەشەکانی دیکە جهوزیەتیان حازربوونیان زیاترە هە گۆڕانێک لە ئێران هەبی ئەوان لەوانێ بە تەفرە یعنی بەخشەخاوی هەر نائێستەنە ئەگە گۆڕانێک لە ئێران ڕووبدە ئەوان ئامادەنە بۆ ئەوەی مەبەستم زەمینە سازیەکەیە بۆچی لە ئێستاوە يعني بۆچی لە ئێستاوەڕە ینی ئێستا دەوڵەت دروستکردن فاکتەری هەیە ینی هەر قەرارێکی دەرەوە نییە تو دەبی لە ڕووی کللتوریەوە لە ڕووی شارستانیەوە لە ڕووی ینی ئاستی بەڕێوەبردننی سیاسیەوە ئامادەبی بۆ ئەو مەسلەیە لێرە لە کوردستانی عێراق دەبووە ئێمە لە مێژە ئیش بکەین لەسەر بنیادنانەوەی ژێرخان لەسەر گۆڕینی سیستەمی خوێندن بە گۆڕینی سیستەمی خوێندن تأکید لەسەر خوێندن دەکەم لە ڕەوزەوە هەتا دەگەینە کۆلیج دەتوانێت مە کادر لە ئەو کۆمەڵگەیە دروستکەن لە ڕێگای چەسپاندنی دیموقراتیەتەوە یعنی ئەو ڕۆژئاوا داینابوو ئێرە ببیتە سەرچاوی ئیلهام بۆ دیموقراتیەت لە ناوچەکەدا بەڵام لێرە ئێمە بەڕاستی ئەوانمان تووشی بێئومیدیش کرد خۆشمان هەر بێئومید یعنی تۆ گەر بەراوردکەی ببوورێت ئەکرێ بڵێ یانی پارچەکانی تر لە هەندێ ڕۆ بە تایبەتی بوعدە کولتوریەکەی کە تۆ ئاماژەی لە پێشی ئێمەوە سەر بەتایبەتی کوردستانی ئێران لەبەرەوەی کوردستانی ئێران ئەوە شتێکی یعنی واقعیە تێکەڵن بە کللتوری فارس کللتورێکی عریقای کۆنا چەند هزار ساڵێکە ئەوانە لە ڕووی کللتوری و شارستانیەتەوە پێشکەوتونە ئێمە بۆچی ئیشمان نەکردووە تا ئێستا بۆ کوردستانی عێراق بە حکمی ئەوەی کە علاقاتی ینی مجتەمەیەکی زۆر ترادیشنە هێشتا لە قۆناغە هینەکەم یعنی ئێستا نارم قۆناغێکی تەواو هەر ترادیشنە گۆڕان هەیە بەڵام لە هەمویان زیاتر تەقلیدی ترە علاقاتی بنەماڵی علاقاتی ئیقتاعی و عشائری حکمەکە لێرەدا یعنی زیاتر لێرە ئێمە لە ڕووی مەسەن قیادەی حرەکەی کوردی لێرەدا ئەگەر تەسنیفی بکەن لێرەدا هینە تەسنیفێکی ئەوەیە مەسەلەن ناگاتە ئاستی بەڕێوەبردننی دیموکراتی کەواتە ئەوەی کە ئەوترێ بۆ کۆتایی سایکسپیکۆ و دروستکردنی
دەوڵەت جگە لە شیعارێکی سیاسی ئەگەر ئێمە لە بەڵێ. گوعدە مێژووکەوە هەڵی سنگێنین هیچ لە دەرەوەیەوە نیە. ئێمە فرسەتمان زۆر هەبوو دروستکردنی دەولەت بە بنیادنانی یعنی تاچی کووردە بە دیموقراتیەتە بە دروستکردنی ژێرخان ینی سرفکردنی پارە یعنی ئەو ئەقلیمە دەبواە زۆر پێشکەوی هەتا تووشی قەیران نەبین ئۆروپا لۆ تووشی قەیرانیش دەبی ناکەوی لەبەرەوەی ژێرخانیان هەیە ئەوان دەتوان لە ئەزمەکە تێپەڕن ئێمە دەبواە ئەو شتانە بنیادبین بەبێ دیموقراتیەتیش ئێمە ناتوانین بەڕاستی پێش بکەوین و دەبی مؤسساتمان هەبی سیاست بخینتەوە یعنی ئەشخاص سیاست نەخینتەوە جیهازێکمان هەبی شوێنێکمان هەبی بۆ ئەمنی قەومی کوردی بۆ داڕشتنی سیاست کە دەبی لێرەدا یەکێتی مووقفی کوردیەتە وەزنمان بزر نەکەین لەو معادلە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە. زۆر سپاس بۆ هەریەکە لە بەرەزان دکتۆرە سروە ئەسعاد مامۆستا لە زانکۆی سەلاحەدین توێژەر لە بواری مێژوو، دکتۆر هیوا عەزیز سەعید توێژەری بواری مێژوو مامۆستا لە زانکۆی سلێمانی، دکتۆرە کوردستان عومەر توێژەر لە کاری کۆمەڵایەتی و مامۆستا لە زانکۆی سلێمانی. سوپاس بۆ ئامادەبوونتان لەم دیدارە تایبەتە. کاتێکی خۆش. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی دیداری تایبەتی ئەم جارەی کەناڵی ئاسمانی پەیام تا دیدارێکی کە بەخوای گەورە و میرەبانتان دەسپێرم. خواتان لەگەڵ.